الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە دەفەرمێ: من يرد الله به خيرا يفقهه في الدين. هەر کەسێک خوا چاکەی بوێ بۆی شارەزای دەکات لە ئاییندا. واتە گەر کەسێکت بینی بەڕاستی بە جوانی لە ئاینی پیرۆزی ئیسلام لە قورئان و حەدیث تێگەیشتووە، ئەوە نیشانەی ئەوەیە خوای گەورە چاکەی بۆ ئەو ئینسانە و ئەو عەبدەی خۆی ویستووە. ئەوە لە هەموو فەزڵێک گەورەترە. ئەگەر ماڵ و سەرۆت و سامان بە هەر شێوەیەک دوو جار تاقیکردنەوە بێ، هەیە ئیبتیلا بووە خوا ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری ئەداتێ بۆی دەبێ بە بەڵا، چونکە لە چاکە بەکاری ناهێنێ. بەڵام زانستە شەرعیەکان وانین. هەر کەسێک جوان لە قورئان و سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشت بێ وەکو خۆی، ئەوە خوا بەڕاستی خۆشی دەوێ و چاکەی ئەو بەندەی خۆی ویستووە. زانایان دەفەرمون: الفقه فهم مراد المتكلم من كلامه. فقه شرع زانی بریتیە لە تێگەیشتنی مەبەستی قسەبێژ لە قسەکەی. خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەنعام ئایەتی 65 دەفەرمێ: انظر كيف نصرف الآيات لعلهم يفقهون. يفقهون يعني بەوردی و بەقووڵی لە ئاەتەکانی خوای پەروەردگار تێبگەن. فقه لە زانیاری تایبەتترە. دوو کەس زانستێکیان پێیە، وەکو یەک مەتنی حەدیثێک یان دەقی ئاەتێکیان لەبەرە، ئەوە زانستە. فقه ئەوەیە کامیان زۆر جوان لی تێگەیشتووە، ئەتوانێت کاری پێ بکا، فتوای لەسەر بدا بۆ خەڵکی ڕوون بکاتەوە. جا ئەو ڕوونکردنەوەی ئەگەر لە شوێنی خۆیدا بوو بە زمانێکی ڕەوان بوو، کاریگەری سحری لەسەر ئینسان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە بە ژمارە فەرموودەی 869 هاتووە دەفەرمێ: إن من البيان سحرا. بێگومان بەڕاستی ڕوونکردنەوەی مەبەست بە جوانی جۆرێک لە جادو و سحری تێدایە. ئینسانی وا هەیە کە قسەت بۆ دەکا، هێندە جوان بۆ دڕون دەکاتەوە، وەکو سحر کاریگەری لە ناخت دەکا. ئەوە بەیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەدحی ئەو دەربڕینەی کردو ئەگەر لە چاکەدا بێ. واتە ئەگەر کەسێک خوا ئەو بەهرەیە بداتێ، کاتێک قسە بۆ بەرامبەر دەکا، وای لێ دەکات چەند دەقەیەکی زۆر دەڕوا، ئەو وەختێ باگادێتەوە زەنە 2 دەقەیە دانیشتووە. جوان جوان دەچێتە مێشکیەوە، جوان جوان لە بابەتەکە حاڵی دەبێ. فەرمووی کاریگەری پەنهانی هەیە، چۆن سحر کاریگەری لەسەر ناخی ئینسان دەکا، جوان ڕوونکردنەوە و فەساحەت لە قسەکردنا و بەلاغەت ئاوا کار لە بەرامبەر دەکا. وەیە دەبینی کەسێک کێشەیەکی هەیە لە دادگادا، پارێزەری وا هەیە ئەوەندە بەتوانایە، جار هەیە خەریکە سەر لە حاکم تێک دەدا، بابەتەکان ئەوەندە بە جوانی دەهۆنێتەوە، خەریکە ڕاستیەکان لەو دادوەرە کە ئەزمموی لەو زیاترە، خەریکە قەناعەت بە دادوەر دەکا ئەو بابەتە وایە یان وانییە. بۆیە فقه شەرع زانی بریتیە لە جوان تێگەیشتن لە دەقەکانی ئاین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی داوین هەمیشە قورئان بخوێنینەوە، بەڵام فەرموویەتی: لا يفقه من قرأ القرآن في أقل من 3. إمام أبو داود حديثك روايات كدو الشيخ الباني دفرمي الصحيحة دفرمي جوان لقرآن تيناغاو ما بستو ما ناكاني قرآن ورناغري أو كسيل لسيش أو سيروش كم تردا ختمي قرآن بكا واتدفرمي بلا مكان لختمي زور دا أگه هر زور پلت کرد ئەبێ لە 3 و 3 ڕۆژە ئەمجا ختمێک بکەی، واتە لە 6 ڕۆژێکە لە 10 زیاتر نەخوێنی، بۆ ئەوەی هەر بەسەریا تێ نەپەڕی، لەگەڵ هەموو ئاەتێک و وشەکانی قورئاندا مێشکت ئاگادار بێ، بۆ ئەوەی جوان دەرسی لێ وەرگری. زانایانی شەرع چۆن بە جوانی و بە وردی لە فەرموودە تێگەیشتون و حکمیان پێداوە. لەگەڵ جەنابتاندا با بچینە خزمەت دوو زانای هەرە پایە بەرزی ئەم ئیسلامە، ئیمامی مالیک لەگەڵ ئیمامی شافعی
ڕەحمەتی خوا لە هەردوو ئەو زانایە و هەموو زانایانی ئیسلام بێ. لە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە ئیمام شافعی تەلەبەی ئیمام مالیک بووە. ئیمام مالیک هەم لە ڕووی تەمەنەوە هەم لە ڕووی عیلمەوە زۆر لە پێش ئیمام شافعیەوە بووە. ئەو مامۆستای بووە، دەرسی لەلای ئیمام مالیک خوێندووە. ئیمامی شافعی کە سەر مەسەبی ئەمەی میلەتی کوردە. ئیمام شافعی دوای دەرسەکەی کە تەواو دەبێ ئیمام مالیک ڕۆژانە کاتێکی تەرخان کردو بۆ پرسیار و وەڵامی موسڵمانانی وەکو جەنابتان کە لەو سەردەمەدا چوونە خزمەتی و پرسیارە شەرعیەکانیان کردووە. مەرجەعی یەکەم ئیمام مالیک بووە لە مەدینە و دەوروبەریدا بۆ وەڵامی هەموو پرسیارێکی شەرعی. ئەفەرمێ کابرایەک لە ژووری ئیمام مالیکدا زۆر بە خەمباری دێتە دەرەوە. کورد دەڵێ دۆخۆڵی بەسەرا کراوە، زۆر خەمبارە، زۆر وێرانە. ئیمام شافعی بەزەیی بە حاڵیا دێتەوە، بەڵکو یارمەتیەکی بدا بۆیە لە ڕووی ئەدەبیەوە بە جوانی لێی دەپرسێ، سڵاوی لێ دەکا، برام ئەبینم زۆر خەمباری، قەرزاری، نەخۆشی، غەدریان لێ کردووی چیتە؟ ئەڵە خۆزگە ئەوانە بوونایە، یعنی لەوانش سەختترە، قەرزاری چۆکی پێدا نەداوی، نەخۆشی تینی بۆ نەهێناوی، کەس بە ناحەق ستەمی لێ نەکردووی، ئەڵێم خۆزگە ئەوانە بوونایە. ئەی چییە براکەم؟ ئەڵە وەڵڵی کاکە من کابراکەم خاوەنی کۆمەڵێ ماڵ و منداڵم، بولبول فرۆشم لە بازاڕە، لەم بازاڕی تەیر و تواروانە ئەو کاتە شەب بووە، ئەچم کار دەکەم. بولبولێکم بە کابرایەک فرۆشت، 3 ڕۆژە لەلایەتی، ئێستا بۆی هێناومەوە. ئەو ڕۆژە بازاڕی بولبول فرۆشتن زۆر گەرم بوو، بە سعرێکی باش پێم فرۆشت و دڵم خۆش بوو، دەستی شم نەبڕیوە، حەقی خۆیم بە سعری ئەو ڕۆژە لێوەرگرتووە. بەڵام ئەمڕۆ هێناوێتەوە دەڵێ بولبولەکەت ناخوێنێ. ئەڵم با بە بولبول دەخوێنێ، کوتێتی وەڵا بولبول ناخوێنێ، من بۆیە بولبولم لە تۆ کوڕیەوە، بولبول دەنگی خۆشەوە بخوێنێ بۆم لە ماڵەوە، ماڵ و مناڵم پێ مرتاح بن، بولبولەکەت ناخوێنێ. منیش 3 جار 3 بە 3 تەلاقم خواردووە کە ئەو بولبولە هەر دەخوێنێ بەردەوام. ئیتر چوومە خزمەت ئیمام مالیک، ئیمام مالیک فەرمووی وەڵا تەلاقت کەوتووە. ئەو زەمانەش وەک ئێستا نەبوو، خەڵک بە دینتر بووە، وەک ئێستاش نەبوو مامۆستا فڵان کەس بڵێ وایە ئەو بڵێ وەڵا وانییە. کە ئیمام مالیک قسەیەکی کرد، ئیتر تەواو پێویستی کابرا بەوە نییە بچێ لە ئیمامێشکە بپرسێ، کەس لەسەر و ئەوە زانانیە لە ڕووی زاهیریەوە کە ئەو مەزهەبی ئیمام مالیکی هەیە و خاوەنی کتێبی موەطە لە حەدیثا و ڕۆژانە لە چەندین ساڵە لە شوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم متار دەخوێنێتەوە لە مزگەوتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بۆیە کابرا مەویز بووە، یعنی تەوا دەبێ بڕۆمەوە ئێستا ژنەکەم بنێرمەوە بۆ ماڵی باوکی و ئەو مناڵانەم سەرگەردان، ئیتر یعنی بەڕاستی دەڵێ لە هەردوو دینەکە بووم، چی بکەم؟ ئیمام شافعی دەفەرمێت جارێک کە بۆم بڵێەوە بابەتەکە چۆن بوو، بۆی ڕوون دەکاتەوە لەسەر بولبولەکە لەگەڵ کابرا شەڕ ماموو 3 جار تەلاقم خواردووە کە ئەو بولبولە بەردەوام دەخوێنێ. ئیمام مالیک فەرموویەتی کاکە بولبول دایمە ناخوێنێ، تۆ تەلاقت خواردەوە بولبولە دایمە دەخوێنێ، ئێ بولبولیش بێگومان نەکەر بولبول هیچ تەیرێک، هەر مرۆڤ دایمە قسە دەکا، نا بەردەوام قسە ناکە، بەردەوام ناخوێنێ، بێدەنگ دەبێت. ئیمام شافعی دەفەرمێ با بگەڕێنەوە خزمەت مامۆستاکەم، بە ئەدەبێکەوە عەرزی دەکەم ئەو تەلاقەی تۆ نەکەوتووە. کابرا چۆن درەختێک تینوویەتی و ئاوێکی سازگاری دەکەیتە ژێرەوە، هات دوای چەند دەقەیەک وزانت چۆن دەگەشێتەوە، ئێتر دەموچاوی گەشایەوە، ئومێدێک پەیدا بوو، وەکو کەسێکی غەریق لە ئاوە، کەسێک دەستی درێژکە لە ئاخر لەحزا دەست بۆ چڵەپوشیش دەبە. ئێستا کەسێکی وەکو محەممەدی کوڕی ئیدریسی شافعی ئەو مژدەی بلاتێ تەلاقەکە نەکەوتووە، زۆر شادمانە. دەگەڕێنەوە خزمەت ئیمام مالیک، دەفەرمێت جەنابی ئیمام من حەدم نییە لە خزمەت جەنابتا قسە بکەم، بەڵام وا ئەزانم تەلاقی ئەو پیاوە نەکەوت بێ. ئیمام مالیکیش زانایە، داوای بەڵگە دەکا، بەڵە شافعی کوڕی خۆم ئەگە بەڵگەت پێ بەڵگە بخەڕوو، لە شەرعا قسە هیچ نییە، بەڵگە بێنە، بەڵگەی ئاەت و حەدیثم بۆ بێنە کە تەلاقی ئەو پیاوە نەکەوتووە. ئەفەرمێ قوربان بەڵگەت دەدەمێ، جەنابیشت هەڵی سەنگێنەوە دواتر بڕیاری چتر بدا، یعنی ئەمە وەکو مەحکەمەی تەمیز وایە، چۆن دادوەر بڕیارێک دەدا دەدوادا تەمیز دەکرێتەوە، حاکمانی تر جارشکە بە بڕیارەکەدا دەچنەوە کەسەکەی اعترازی لەسەری هەبوو، واتە دیسان تەمیز کرایەوە حکمە ئیمام مالیک، شتێکی واریدە لە قانون و لە شەرعە. بۆیە ئیمامی شافعی بەڵگەی خۆی خستە بەرچاو. بزانین بەڕێزان مەبەستی گوتارەکەم لەسەوەی جوان تێگەیشتن، چاورێ دقێک ئیمام مالیک بۆ خۆی بە دەرز بە ئیمامی شافعی ئەمەی وتووە، خۆی بە خەڵکی وتوەتەوە، ئەم حەدیثە خۆی جێڕاوێتەوە بۆ خەڵک. حەدیثەکە لە صحیحی سنەنی ئەبی داوودە هاتووە، حەدیثێکی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی قوربان
جەنابت بۆ ئێمە جێڕایەوە من بە دەرزەوەم لە خزمەت جەنابتا خوێندەوە ڕۆژە فاتیمەی کچی قەیس ئافرەتێک دەبێت دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وایە ئەڵێ قوربان نەهات وتی ئەی پێغەمبەری خوا من دوو کەس خوازبێنیان کردووم سرم سوڕماوە نازام شوو بە کامیان بکەم فەرمووی کێو چێن دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بێگومان هەموو سەحابە دەناسێ هەموو مەدینەیەکان دەناسێ مەککەیەکان دەناسێ وتی قوربان یەکیان معاویەیە معاویەی کوڕی ئەبوو سوفیان نا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ معاویەیەکی کە هەبووە معاویە لەگەڵ ئەباجەهمیش پیاوێکە و معاویەش پیاوێکە زگوردن ئەمیش بێ هاوژین کەوتووە هاوسەرەکەی نەماوە دەیەوێت شوو بکاتەوە مافێکی یاسایی و شەرعی خۆیەتی ئینسانیە ئەو دوو پیاوە هەردووچیان هاتوونە خوازبێنی پرس بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئافرەتان ئاوا بە ئەدەبەوە هاتوون پرسوڕایان وەکو باوک وەکو برا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەری خوا کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هیچیان بە کەڵکی تۆ نایان فاتیمە خان هیچیان بە کەڵکی شوکردن نایان شویان پێ بکەی وتی بۆ فەرمووی لەبەر ئەوەی معاویە صعلوک لا مال له کاکە معاویە هەر هیچی نییە ڕەش و ڕوود ڕۆشتایوارە لەم هەیوانی مزگەوتە کەوتووە ئێوارەش لە ماڵی براکەیەکە شۆربایەک بخۆ ئێتر ژن کوابەوە بەخێوە دەکرێت کورد دەڵێ ئەسپێ لە جیفانیات چی دەڵێ نازام سەوزەڵاش دۆشتێکی وایان لێ نەبوونیدا زۆر نەبووە پاش یەکێ پرسیار دەکە ئێستا جەنابەت ڕەن بە یەکسەر بەخوا هەمومان کوڕە فەقیرین و فەقیرین هیچمان ملیارلێر نین ئەوەمان بە مێشکات دەگە من و تۆ بووین ناپێمان ناخۆش بوو کاکە جا فەقیر چیەتی بەڵکو خوا دوای شتێکی بداتێ فعلەن وایە خۆ زۆربەی خەڵک بە هەژاری خێزان پێکەوە دەنێت خوا ڕزقەکە زیاد دەکات بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم پیاوە بەم ئافرەتە دەڵێ شوو بە معاویە مەکە صعلوک لا مال له ماڵی نییە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە دڵین زنجیرەکەمان بڕوانە چاک ڕوانیوێتی ئەو ئافرەتە سروشتی ئەو ئافرەتە دەناسێ ئەزانێ ئەم فاتیمەی کچی قەیسە لە ماڵێکی دەوڵەمەندا پەروەردە بووە پێشتریش مێردەکەیە دەوڵەمەند بووە کەمی نەخواردووە ئێستا لەو ژیانەوە نەقلیکەی بۆ لای پیاوێک بۆ خۆی بە شۆربای ماڵی براکەی و موسڵمانان دەژی لە هەیوانی مزگەوت دەخەوێت بۆ خوایە ئەم هاوسەگیری هەفتەیەک ناخایەنێ ئەم ژنە ئێستا ژنی وا هەیە لە خێمەدا ئیدارە دەکات ژنی وا هەیە خانی 200 مەتری بۆ وەگرە وێلای هەزاری دەوێت تحمل ناکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوانی وێتی ئەمڕۆ گرفتی موسڵمانان ئەوە یەکێ لە من و لە تۆ دەپرسێ مامۆستاارێک کچەکەم دەم بە فڵان کەس هەر کوڕی وانییە من نازانم کچی ئەو چۆنە نازانم کچی ئەو حەزی لە زێڕی زۆرە لە خانووی گەورەیە لە سارەی مۆدیل بەرزە ئاگام لێ نییە ئەڵە کاکە کچی پیاوی فەقیرە وەڵا کچی پیاوی فەقیر جاریوا لە دەوڵەمەند زیاتر حەزی لەشتە هەر یەکسەر دسەیەکی دوای پیاو خراپیشت بۆ دەمێنێتەوە ناوا مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەروەرە هەموو ڕێگەکانی نیشانداوین ڕوانی ئەم ئافرەتەوە ئەو پیاوە بۆ یەک ناگونجێن ناوەڵا شووی پێمەکە فەرمووی ئەی ئەباجەهم فەرمووی ئەباجەهم رجل ضراب للنساء قڕ بەسەرەوە عەسەبیە کە بەخوا ژن بە گۆچان دەکوژێ فەرمووی لا يضع العصا عن عاتقه ئەباجەهم ئەوەندە عەسەبێت دایمە گۆچانەکەی بەردەوام گۆچانی وا لەسەر شانە گۆپاڵی بەدەستەوەیە فزە بکەی تێ دەسرەوێنێ بەخوا ڕۆژێ مێشکت دەپڕژێنێ بە لێدان ئەی گوناحە مەشق تەبیعەتە ئەبێ تۆ بڵێمە حەتامەوە بێژن بێت ناوەڵا ژنی وا هەیە مێردەکەی پێشی کێشە هیچ مشکلەی نیە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم دووبارە فاتیمەی کچی قەیس دەناسێ ئەوە بە ناس پەروەردەکراوە مێردی پێشوشی زۆری نازداوەتێ کەس نەیوت تۆ بەری چاوت کلیپیەوەیە ئێستا ئەباجەهمێک بەو عەسەبیە هەر لە خۆی پەستە کاکە هیوایە وەڵا دێتە مزگەوتیش هەر کەس عیبی نییە بۆی هەر لە خۆیەوە پەستە لە دەرونی خۆیان پەستە پیاوی وایە فەقیرە شەڕ بە ژنەکەی دەفرۆشێ چێش بێخوێ بێ هەر تووڕەیە سوێر بێ هەر تووڕەیە چەور بێ هەر تووڕەیە ڕۆنی کەم بێ هەر تووڕەیە لە هیچ ڕازی نییە خۆی وایە ئەم ئافرەتەش بە ناز و نووس پەروەردەوە نازدارە لەگەڵ ئەم عەسەبی و گۆپاڵ بەدەستایە بەخوا ناحەوێتەوە بەخوا دوای هەفتەیەک لێک جیا دەبنەوە ناوەڵا کچی خۆم شوو بەوە شام مەکە ئەویش بە کەڵک نایە وەلاکن عەلەیکە بئوسامەتی کوڕی زەید بنی زەید بڕۆ کچی خۆم شوو بە ئوسامەی کوڕی زەید کە ئەویش پێوتم ژنێکی باشی بۆ بدۆزینەوە ئوسامە هەم بوونی هەیە هەم بە تەحەمل ئینسانێکی نەرمونیان هاوتەمەن ئەفەرمێ لەسەر قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شووی بە ئوسامە کرد ژیانێکی خۆشی بەسەر برد ئەو دوانەی کەش عاجز نەبوون پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستیەکانی بۆ ڕوون کردوونەوە کاکە ئەو بە کەڵکی تۆی فەقیر نایە بەخوا بە کەڵکی تۆی عەسەبیش نایە چونکە ئەو بە ماڵی کەم ڕازینە لە فێری تێریە و کەسیش پێ نەوت و ئاوا بکە و ئاوا مەڕۆ بەخوا تەحەمولی تووڕەبوونی تۆ ناگرێ ئیمام مالیک ئەوە هەر گوێ ڕاگرتۆ ئیمامی شافعی ئەم بەسەراتی جێڕایەوە فەرمووی بەڵگە لەم بابەتەدا چ پەیوەندی بە تەلاقی کابراوە هەیە چاوتان ئێمە چوینە کوێ ئێمە باسی تەلاقی کابرا دەکەین ئیمام شافعی دەفەرمێ ئەم حەدیسە بەڵگەیە کە کابرا تەلاقی نەکەوتووە ئیمام مالیک فەرمووی کوڕی خۆم لە کوێدا بەڵگەی تایە تی قوربان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئین ئەبا جەهم
لا يضع العصا عن عاتقه ئەبا جەهم قەت گۆچانەکەی گۆپاڵەکەی لەسەر شانی لا نابە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەبەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە نەبووە کە قەت داینانی ئەینا ئەباجام دەچێتە تەوالێت ئەباجام دەخەوێ ئەباجام دەچێتە بازار ئیش دەکا مەبەستی ئەوە بۆ زۆربەی کادوایە زۆربەی کاتەکانی گۆچانی ئامادەیە ئەینا مەبەستی ئەوە نەبوو 24 ساعات لەسەر شانێتی. ئەم پیاوەش کە دەڵێ سێ بە سێ تەلاقی خواردە بولبولەکەی دایمە دەخوێنێ نێتی ئەوە بۆ زۆربەی کات دەخوێنێ ئەینا هیچ تەیرێک نییە بێدەنگ بێ. هەموو مەجلیسەکە خامۆش بوو. ئیمام مالیک بیری کردەوە بۆ چوونێکی جوانە فەرمووی تەواو قسەی محەممەدی کوڕی ئیدریسی شافعیە و تەلاقی کابرا نەکەوتووە. محکەمە جای دوم پێدا چۆ تەلاق کابرا بە شادمانیەوە چۆ دەرەوە. سەیریکەم بەڕێزان ئەوە جوان تێگەیشتنە. ئەم حەدیسە هەر یەک حەدیث نییە. ئیمام مالیک خۆی بە دەرز وتوێتیەوە بەڵام ئەو فەهمەی کە ئیمام شافعی لەم شوێنەدا ئینە لە شوێنترە ئیمام مالیک پێکاوێتی ئەو نەی پێکاوە ئەم فەهمەی لەم حەدیسەدا ئەم بیرتێژەی محەممەدی کوڕی ئیدریسی شافعی بۆی چوو ئیمام مالیکی مامۆستای بۆی نەچوو. ئەوە جوان تێگەیشتنە لە دەقێک کە وەک خۆیەتی بەڵام هەمان حکمی جوانی لێ دەرێنا فعلەن گۆچانی ئەبا جەهم و بولبولی کابرا دەخرێنە یەک تەرازوەوە هیچیان بەردەوام نین کەواتە تەلاقەکەی ناکەوێت. لە فتوای حەڵاڵ و حەرامیشدا دەبێ ئەو کەسانەی کەوا بە خەڵکی دەڵێن ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە وردبین بن ئەبێ وردبین بن بە جوانی لە شتەکان ورد ببنەوە. ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوودا بەویستی خوای پەروەردگار زیاتر ئەو بابەتە بۆ جەنابتان ڕوون دەکەمەوە و داواکارم لە خوای گەورە خوا جوان تێگەیشتنمان بۆ دین و بۆ ژین پێ ببەخشێ. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.